ئەوڕۆ هەر چاوم کردەوە هەستام لە خەوێ دەبینم لە یەکێک لە کۆنتترین شارەکانی جیهانم لە شاری ئۆرم لێرە 4,000 سال پێش زاین خەڵکی تێدا ژیایە. گەشتی ئەوڕۆم گەڕان و سوورانێک دەبی بە ناو شارستانیەتی سۆمەریەکان. هەر لە دوورەوە هێواش هێواش سیمای زەقۆڕی بەرز بە دیار دەکەوێت کە لی نێزیک دەبیەوە هەست دەکەی لە بەرامبەر ئاوەدانێکی زۆر تند و ورد ڕاوەستاوی کە خەڵکی ئەم شارە شاری ئووری کۆن دروستیان کردووە. زەقۆڕە وشەیەکی ئەکەدیە بەمانای شوێنی بەرز دێت وەکو ناسنامەیەکی مێژوو شارستانیەتی پارێزگای زیقار لە عێراق و هەمیشە بەبیر خەڵک دەهێنێتەوە کە یەکێک لە گەورەترین مەملەکەتەکانی جیهان لێرە بووە کە بەپێی مێژوو ناسەکان باشترین و ڕێکخراوترین شوێن بووە لەو سەردەمەدا. هەروەها دەڵێن کە زەقۆڕەی ئوور یەکەم بینایە بووە کە بە شێوەی هەڕەم دروست کرابێت واتە لە هەڕەمەکانی میسرش کۆنترە کە 4,000 ساڵ پێش زاینی خەڵکی لێژیاوە. زەقۆڕە لە 3 قات و 3 قاندرمە پێکاتوە، هەر قاندرمەیەک 100 تەنگاوە و ژمارەی 3 لە کنسۆمەریەکان ژمارەیەکی گرنگ و پیرۆز بووە. زەقۆڕەی ئوور بە شێوازێکی زۆر تۆکمە بنیاندراوە لەسەر بنیاتێکی 4 گۆشە کە درێژی هەر لایەکی 42 مەترە و لە دەرەوە بە چینێکی ئەستوری ئاجەری سوور داپۆشراوە کە ئەو شێوازە ئەندازەیە پێی دەڵێن سەبت و لە دیوی ناوەوەی زەقۆڕە لایەکانی خواردەبنەوە هەتاوەکو خەڵک هەست بکەن کە زەقۆڕە زۆر لەوە بەرزترە کە بیری لێ دەکەنەوە. لە هەموو لایەکی زەقۆڕە هەندێک کون دەبینین کە بە چاوە فرمێسچەکان ناسراوە. ئەو کونانەکە لە ناو زەقۆڕە دروستکراون وەکو بۆڕی ئەو ڕاکێشراون تاوەکو لە کاتی بارانبارین ئەو لە ژوورێک کۆنە بێتەوە بێتە دەرەوە بۆ پارێزگاریکردن لە بینایی زەقۆڕە لە تێکچوون و داڕمانی. ئێستا من لە بن کەونترین قەوسی عێراق ڕاوەستاینەوە. ئەو قەوسی ئەو خانیە ئێستا دەچینە ژۆرێ باسی ئەو خانیە دەکەین چیرۆکی ئەو خانیە چییە کە لە نزیکی زەقۆڕەیە. ئەو سەردەم کە ئوور دروست کرایە شوورایەکی یەکجار گەورەی هەبووە. زەقۆڕەشیان کە دروست کردیە زۆر بەرزە تا لە شارەکە جیا بکرێتەوە. بەرزی 27 مەتر بووە ئەو سەردەم. ئێستا 17 مەترە. دروستکردنی ئەو خانیە لە نزیکی زەقۆڕەی سەرەتا وەکو پرزگەک بەکارهاتیە. خەڵک لەو دەرگایە هاتیتە ژۆرە لێرە داخلی زەقۆڕەی بووە و دواتر دیوارەکانیان گرتیا کردیتیانە پەرزگەک عیبادەتیان تێکردیە. لە پەرزگەکەش ئەو غورفەی دەیبینن ئەو کات ئەو غورفە جێی قوربانیدان بووە قوربانیان لێ کردیە. و پاشان لێرە هەندێک نووسینی مسماریان دیتەوە. لەو نووسینە مسماریانە باس کرایە دوای ئەوانە کرایتە محکەمە. ئەو محکەمە جێی تەلاقدان و جێی ژنمارەکردن و ئەو شتانەی تێدا بۆ و باری کەسێتی و ئەو شتان. ئێستا من لە پێش ئەو قەسرێ ڕاوەستایمە. ئەو قەسرە ناوی ئی کۆر ساکە بە زمانی سۆمەری ئی کۆر ساک. ئی بەمانای خانی دێ، کۆر بەمانای چیا دێ، ساک بەمانای سەر دێ، یعنی خانی سەری چیایی. بە عەرەبیەکەش دەبتا بێت ڕەئسە جەبەل. ئەو قەسرە ئی شاشولگی بووە. شاشولگی کوڕی ئوور نەمووی بووە. ئوور نەموو نەیتانی زەقۆڕە تەواوکە. شاشولگی زەقۆڕەی تەواوکە.
ئەوەش گۆڕستانی مەلەکیە، گۆڕی هەموو مەلیکەکان لێرەیە، بەس گۆڕەکان بە شێوازێکی زۆر سەیف دروستکرایە. گۆڕی 16 مەلیکی لێیە و هەموو ئەو ئێکسسوارات و خودە و گوارە و شتانەی مەلیکەکان بەکاریان هینەیە مەوجودن ئێستا لە مەتحەفی بەغدا و بەشەکشی لە مەتحەفی بەریتانیا. لێرە تابلۆیەکەیە زۆر سەرنجی منی ڕاکێشە. باس لە شوێنەواری ئەو بینایە دەکا کە پەرستگەک بووە بەڵام جیاواز لە پەرستگەکانی دیکە. هەموو پەرستگەکانی ئێرکوانە هەرچی داهات و پارە و شتە هینایتیان لەو پەرستگایاندانە وەکو سندوقی ئەمانەت. بابرێن وەکو بانکی ناوەندی، بەس شتی سەیرەوەیە پەیکەرێکیان لێرە دۆزیتەوە لە شێوازی ئاسن بەڵام سەرچی قازی پێوە بووە. پەیکەرەکە ناوی مەلیک شوسینی لەسەر نووسرایە، وەزنی 15 کیلۆگرام بووە. ئەو پەیکەرە وەکو وەزن بەکاریانینایە، وەزنی نیزانی، بەس ئەو پەیکەرە دۆزرایتەوە لێرە ئەگەرنا زۆر شێوازی وەزنی دیانە بۆ وەکو بۆق، وەکو ماسی، وەکو پەیکەری شێر. دیارە ئەو سەردەم هەموو وەزنەکان بە شێوە و پەیکەری ئاژەڵ شتیان پێ وەزن کردیە. هەر لێرە لە شاری ئور لە نزیکی زەقۆرە ئێستا من لەو خانیەدام کە دەگوترێت ماڵی پێغەمبەر ئیبراهیمە. ئەو خانیا لە 22 ژوور پێکاتە 61 دەرگای هەیە. کاتی خۆی مێژووناسەکی بەریتانی نووسینێکی مسماری دیتیتەوە لێرە کە ئیبرامی لەسەر نووسرا و دواتر بە دوواداچوونی کردێ لەگەڵ کتابە ئاینیەکان کە پێی وایە ئێرە ماری پێغەمبەر ئیبراهیمە. بەڕاستی زۆر جوانە. شێست و یەک دەرگایەکە کەواتە ئەوانەی ناویشیتی لە ناوێ دەرگای یەکجار زۆرە. بەڕاستی منیش پێم وایە ئەو خانی ئەوها بەو شێوازە بە جوانی مایە لەوانەیە هۆکارەکەی ئەوەبی زۆر دوورە دەستە لە بیابانە. ئاسەواری یەک شاری گەورە دەبینم. بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە. شاری ئور بەجی دێڵم دڵنیانی مەسبەی لە چێمە بەس سەماوە لە مێشکی.